بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە پرسی ئێستای عێراق و ئاڵۆزەیەی کە هەیە هەروەها بە تایبەتریش ئەم خۆپیشاندانانەی تشرینەکان کە ئەمڕۆ هاوکاتە لەگەڵ سێم ساڵیادی خۆپیشاندانەکانی تشرینی ساڵی 2019 گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەلی تەمر شارەزای سیاسی و یاسایی دەکەن کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز عەلی سڵاوت لێبێت. 3 ساڵ بەر لە ئێستا تشرینەکان خۆپیشاندانیان کرد، ئەو کات ژمارەیە قوربانی و برینداریان لێکەوتەوە، ئێستا خۆپیشاندانەکان دەستی پێکردەوە. پرسیارەکە ئەوەیە ئەم خۆپیشاندانە وەکو ئەوەی 3 ساڵ بەر لە ئێستا دەبێت یاخود جیاوازە درێژە دەچێشێت؟ بەڵێ سەرەتا سلااوڕێز بۆ کەناڵەکەتان ڕاستکردنەوەیەک من شارەزای سیاسیم نەک تەنها شارەزای یاسایش لە هەمان کاتدا لە ڕاستیدا ئیرادەی خۆپیشاندەرەکان لەم کاتی ئێستادا ئەمە بۆ یادکردنەوەی خۆپیشاندانەکانی ساڵی 2019 ئەمە وەکو پێویستیەکە بۆ یادکردنەوەی ئەم خۆپیشاندانە و یادکردنەوەی ئەو چاڵێکی کە لە شەقامدا ڕۆیدا کە ویستیان کۆمەڵێک داواکاریان هەبوو، چونکە ئەو کاتە حکوومەت داواکارەکانی گەلی عێراقی جێبەجێ نەکرد لە داواکاری سادەکان، لەوانە کە داواکاری زۆر سادە و ساکار بوون. خۆپیشاندانەکانی ساڵی 2019 لە هەناوی کۆمەڵێک چالاکی دیکەەوە هەڵقڵا بوو بەبێ سەرکردەش بوو لە هەمان کاتدا تشرینیەکان ئەو کاتە هیچ جۆرە سەرکردایەتێکی ئەوتیان نەبوو بۆ خۆپیشاندانەکان، ئەو کاتە بەبێ فەرماندە و سەرکردە بوون. ئەمەش ننگی نەبوو بەڕاستی، چونکە ئەوە لە ڕاستیدا بابەتەکە بەم شێوەیە بوو ئەو کاتە. هەرگیز بێ سەرکردن لە نێو تشرینیەکاندا ئەمە وەکو ئەوانی دیکە نییە، سیفەتێکیکەی پێدەدرێت بۆ حیزبەکان و جیاوازە ئەم بابەتە بۆیە خۆپیشاندەران بەبێ سەرکردن مەبەستن تشرینیەکان. بەڵێ باشە، پێم وابێت ڕەنجی وەستاوە نازانم دەنجی گوێ لێمە دەبێت، بەڵام پرسیار دەکەم. باشە دیارە پەیوەندیەکە کێشەی تێکەوتووە تا ئەو کاتێک کە پەیوەندیەکان چاک دەبن. گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەلی تەمر دەکەین کە شارەزای سیاسی و یاساییە لە بەغداوە لەگەڵمان بوو سەبارەت بەم ڕۆژەی نوێی ئێستای کە لە عێراق دەگوزارێ هەم پێک هێنانی حکوومەت کە ئاڵۆزی تێکەوتووە لە نێوان لایەنەکان، هەروەها ئێستاش کە خۆپیشاندەران تشرینیەکان جارێکی دیکە ئەمڕۆ هاتوونەتەوە سەر شەقام و داوایان هەیە و داوایانی کە باشە میوانەکەم ئێستا هاتەوە. بەڕێز عەلی دەمەوێت هەر لەبارەی ئەم خۆپیشاندانەوە پرسیارت لێ بکەم، ینی لە 2019 تشرینەکان ئەو کات چیان کرد؟ هەڵبژاردننی پێشوەختە هات و هەڵبژاردن لە پرۆسەیەشی دیموکراتیدا بەڕێوەچوو، ئەمەش بەرهەمەکەیەتی. ئێستا هاتوون جارێکی دیکە دایانەوێ بڵێن چی هەڵبژاردن بکرێت یاخود چی بکرێت؟ ئێمە گەر بگەڕێنەوە بۆ دەستوری عێراقی یەکێک لە مادە دەستوریەکان ئازادی ڕایدەربڕین شتێکی یاسایی و ئاساییە لە نێویدا خۆپیشاندانەکان زۆر دەستکەوتی بەدەستێناوە، وای لە حکوومەتەکان کردووە کە ڕەچاوی داواکاریەکانی گەلی و شەقام بکەن لە هەمان کاتدا. بۆیە وەڵام لەدانەوە بۆ داواکاریەکانی گەل و شەقام ئەمە کۆسپێکە، بەڕاستی کۆسپە ڕوبەڕووی حکوومەتەکانی ڕابردوو داهاتوش دەبێتەوە. پێویستە حکوومەت وەڵامی خۆپیشاندەران و گەل و شەقام بداتەوە، ئەوان داوای گۆڕانکاری سیستەمی حکوومەتایی لە هەمان کات دەکەن. بە تایبەت ئێمە هەمووان دەزانینکەوە حکوومەت لە ساڵی 2019 گۆڕانکاری بەسەر دەهات، بەهۆی چیەوە بوو؟ هۆی خۆپیشاندانەکانەوە بوو. باشە بەڕێز عەلی، ینی تۆ دەڵێ پێویستە حکوومەت بریتە لەو لایەنە سیاسی کە لە نێو حکوومەتدان وەڵامی داواکانی خۆپیشاندەران بداتەوە. هەر لایەنێکی سیاسی کە قسە دەکات دەڵێ ئێمە لە خزمەتی گەلی عێراقین، ئەمە چۆن ئەی چێ خەتایەکە لە چێ ئێستا؟ بەڵێ وەک دەزانی مامەڵەکردن بە بانێکەوتووە هەوا لەگەڵ خۆپیشاندەرەکان زۆر ڕوون و ئاشکرا بوو
بە دوو شێوە مامەڵە لەگەڵ خۆپیشاندەران کراوە وەکو ڕوتی سەدر نەبووە لە هەمان شێوەی مامەڵەی خۆپیشاندەرە تەشرینەکان ئەمە شێشێکە لە عیبیەکانی جیاکاری لە نێو عراقیەکاندا چونکە عراقیەکان هەمویان یەکسانین لە ماف و لە ماف و ئەرک و لە بارەمبەر یاسا و لەمەر دەستوردا بۆیە ناکرێت جیاکاری بکرێت ئەوەی کە کراوە تا ئێستا جیاکاری بۆ لە نێو خۆپیشاندەراندا کەواتە ئەمە بەڕاستی لادانە لە یاسا و دەستور کاتێک کە جیاکاری لە نێوەی خۆپیشاندەران دەکرێت ئەو پرۆسەی دموکراسی کەوە مافی بە خۆپیشاندەران داواکە. باشە بەڕێز عەلی دەگوترێت یعنی ئەمە ڕایەکە زۆربەی چاودێران باسی لێوە دەکەن کە ئەمە خۆپیشاندانەکان بەم شێوەیە دەڕوات تاوەکو دەی تشرین خۆپیشاندانێکی فراوانتر دەبێت. سەبارەت بەمە چی ینی تۆ پێت وایە لە دەی تشرین ئەم خۆپیشاندانە ملیۆنیە چ بەرهەمێکی دەبێت؟ ئێمە ئومێدەوارین کەوا خۆپیشاندەرەکان بەلاڕێدا نەبرێن چونکە ئەمانە داواکاری ڕاستەقینەن حکوومەت سوکایەتی بە داواکاریەکانی گەل نەکات حکوومەت پێویستە لەسەریکەوە سیاسەکان لەسەرەن پێویستەکەەوە ئاوەڕ لە داواکاریەکانی خۆپیشاندەران بدەنەوە خۆپیشاندەرانی تشرینیەکان چونکە ئەمانە داواکاری زۆر سادە و ساکارن وەکو گوتم زۆر ڕاستەقینەن پێکەنانی حکوومەت دابینکردنی خزمەت گوزاری زۆرێک لە پێداویستە سەرەتەکان و سروشتەکان داوا لێ دەکەن ئێمە ترسمانەوە هێکەوە حکوومەت وەڵامی خۆپیشاندەران نەداتەوە بە هەمان شێوەی ڕەوتی سەدر هەروکو چۆن بەڕێز سەدر ئەو کاتە بڕیاریدا بینیمان کە جۆرێک لە پێکدادان دروست بوو لە ئەنجامی وەڵام نەدانەوەی داواکاریەکان. تەواوی هاوبەشانی پرۆسی سیاسی بە تایبەت تشرینەکان هەموو پێکاتەکانی گەلی عراق لە خۆ دەگرن هەموو پێکاتەکانی عراق لە نێو خۆپیشاندەرانی تشرینیدا. بەڵێ بەڕێز عەلی تەمەر شارەزای سیاسی و یاسایی لە بەغداوە لەگەڵم بووی سوپاس بۆ تۆ.